گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارە بە گرفت و کێشەکانی بەردەم پۆلیسی پارێزگای هەڵەبجە ڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە بزانین دیارترین کێشە و گیری گرفتەکانیان چین کار و چالاکیەکانیان لە پارێزگای هەڵەبجەدا چین بۆ مەبەستان میوانداری زۆر بەڕێز عەقید بەرزان عوسمان دەکەن کە وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجەن و ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندان. کاک عەقید بەرزان سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستان نویز لەگەڵ ئێمە ئامادەیت. گەرگوێبیستی دەنگی من بیت دەستپێکی پرسیارەکەم لە دەست پێ دەکەم لە ئێستادا ئاستی کار و خزمەتگوزاریەکانی پۆلیسی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجەدا لە چه ئاستێکدا؟ بەڵێ بەیانی بینەرانی کورسات باش، ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی دەبنکەی پۆلیسەوە خزمەتگوزاری ئەمنی پێشکەش بە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و سەرجەم ئەو کەسانەی کە لێرە ئەژین دەکەین، ئەو هاوڵاتیانەی کە کێشە و گرفتیان هەیە و تووشی ڕووداوێکە بن یا پێویستیان بە دەمەوە چوونە و پێویستیان بە هاوکاری پۆلیسە، ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە بەدەمیانەوە ئەچین بە زووترین کات لەناو سەنتەری شار لە ڕێگەی مەفرەزەکانی پۆلیسی فریاکەوتن و لە دەرەوەی شاریش لە ڕێگەی بنکەکانی پۆلیس کە لە سنوورەکانیانە هەیە بەدەم هاوڵاتیانەوە دەچین بە زووترین کات بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی تری ئاسایشی ناوخۆ هەر کێشە و گرفتێکیانە بێ بەدەم هاوڵاتیانەوە چین و ئێمە هێڵی گەرمی پەیوەندیکردنمان هەیە بۆ ئەوەی هاوڵاتیان سوودمەند ببن لەو هێڵە گەرمانە هەر لە کاتی بوونی کێشە و گرفت و هەر ڕووداوێک پەیوەندی بکەن بە هێڵە گەرمەکان بە ژمارە تەلەفۆنی 104 کە هێڵێکی گەرمەی تایبەتە بە پۆلیسی فریاکەوتن دەست بەجێ بەدەم ئەو کەسانەوە ئەچین کە تووشی ڕوودا و کێشە دەبن. زۆرترین کێشە دیاترین ئەو کێش و لەمپەرانێکە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە لە هەڵەبجەدا چین؟ بەڵێ ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە گرفتی نەبوونی بینامان هەیە، بینا بۆ بەڕێبەرایەتیەکەمان و بینا بۆ بنکەکانی پۆلیس لەبەرەوەی ئێستا سەردەمێکە کە سەردەمی پێشکەوتنەوە ئێمەش پێویستمان بەوەیە کە بیناکانی بنکەکانی پۆلیس پێشکەوتوو بن و لەگەڵ خواستی ڕۆژ و داواکاری هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە تایبەتی پۆلیس یەک بگرێتەوە. بۆیە پێویستمان بە دروستکردنی چەندین بینا هەیە بۆ بنکەکانی پۆلیس لە سنوورەکە و هەروەها گرفتی نەبوونی سجنمان هەیە کە گرتن و گواستنەوەیەکمان پێویستە لە سنووری پارێزگای هەڵەبجە لەبەرەوە لە کاتی بوونی ڕاگیرا و ئێمە بێ ئەو ڕاگیراوانە ڕەوانەی بەشی گرتن و گواستنەوەی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی بکەین کە بە سوپاسەوە لە ساڵی 2015 پاشەوە ئێمە بووین بە پارێزگا هەتا ئێستا ئێمە ژمارەیەکی زۆر لە ڕاگیراوان ڕەوانەی ئەوێ ئەەکەین بەهۆی نەبوونی بینایەکی تایبەت بە گرتن و گواستنەوەی ڕاگیراوان و پاشان ئێمە گرفتێکی ترمانەیە گرفتی نەبوونی چاکسازیە کە ئێمە چاکسازیەکمان نییە بۆ گەوران و چاکسازیەکمان نییە بۆ ڕاگیراوانی نەوجەوانان و ژنان کە ئەمەش لە کاتی بوونی بەندکراویان ڕاگیراوێکی ژن ئەبێ ئێمە جارێکی تر ئەم ڕاگیراوە بگوازینەوە بۆ پارێزگای سلێمانی کە خۆی ئەمەش خۆی بینێتەوە لە دروستبوونی مەترسی ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ئەو کەسێک کە ڕاگیراوەوە جارێکی تریش مەترسی ئەمنی لەسەر کەسەکە دروست ئەبێ. بۆیە ئێمە ئەوانە بە لەمپەر ئەزانین لە بەردەم کارەکانمانەوە ئێمە هەوڵمانداوە بە باشترین شێوە کارەکانمان جێبەجێ بکەین و ئەوانەش تا ڕادەیەک کارێک نەکەن، بەڵام لە ڕاستیدا پۆلیس پێویستی بە خزمەتگوزاری باشتر و بینای باشتر و هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە پێویستیان بەوەیە خزمەتی زیاتریان بکرێەوە لەبەرەوەی ئێمە پارێزگاین پێویستە شتەکانی کە لێرە ڕوودەدەن لێرە لە پارێزگاکە شوێنێکە بێتە بمێنەوە و نەبینە بارگرانی بۆ هاوڵاتیان بۆ چاوپێکەوتنێک بە نزیکەی 100 کیلۆمەتر ببڕن و مەسروفێکی زۆر لە ڕووی مادیەوە بکەوێتە سەر شانیان بۆ چاوپێکەوتنیەکە ئەنجامی بدەن لەگەڵ ڕاگیراوەکە. ئاستی تاوان لە پارێزگاکە بەگشتی چەندێکە و ژماری بەندکراوەکانیش بەگشتی چۆنە؟ ئایا ڕێژەکە زۆرە؟ بەڵێ ئاماری 6 مانگی ڕابردوو ئێمە
929 دۆسیەی لێکۆڵینەوە لە سەرجەم بنکەکانی پۆلیس تۆمار کراوە و لەو ژمارەیە حەوت ژن ڕاگیراون بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە و ژمارەیەک پیاوان ڕاگیراون کە ئەوانەش خۆی بینێتەوە لە 274 ڕاگیراو کە بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە لە سنووری بەڕێوەبەرایەتەکەی ئێمە ڕاگیراوە. دیارە لە هەر شوێنێک مرۆڤ هەبێ تاوان هەیە و تاوانەکان جۆرا و جۆرن، بەڵام خۆشبەختانە لە سنووری پارێزگای هەڵەبجە چەندین جۆر تاوان هەیە کە لە شارەکانی تر هەیە لە لای ئێمە نییە و ئەو تاوانانەشی کە لێرە هەن ڕوودەدەن لە سنووری پارێزگاکەی ئێمە ئەو تاوانانن کە ڕۆژانە لە شار و شارۆچکەکانی تری کوردستان هەن وەکو هەڕەشەکردن و وەکو شەڕکردن و هەندێک جار ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئەوەی ئێمە ژمارەیەکی زۆر گەشتیار لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە ڕوو لە پارێزگای هەڵەبجە ئەکەن بەهۆی ئەوەی کە هەڵەبجە شوێنێکی گەشتیاریە چەندین سەیرانگای بەناوبانگی وەکو ئاوێسەر و بیارە و ئەحمەداوا و چاوگیلەیە و لە کاتی وەرزی بەهار پارێزگای هەڵەبجە خۆی تابلوویەکە لە جوانی و خەڵکێکی زۆر لە شارەکانەوە ڕووی لێ ئەەکەن و جادەکانیشی تا ڕادێکی زۆر باش یعنی بۆ هاتوچۆ گونجاون و دووسایدن، بەڵام بەوەی تیژڕەوی و پابەندەبوون بە یاساکانی هاتوچۆوە زۆر جار ئۆتۆمبیلەکان تووشی وەرگەڕان یان پێکدادان دەبن کە ئەمەش پێویستی بە دەمەوەچوونی هێزەکانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ هەیە. ئەم ڕووداوانەکە ڕوودەدەن سەرجەمیان ئێمە ئامادەکاریان بۆ ئەوکەین لەگەڵ هێزەکانی تر بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات بگەینە شوێنی ڕووداوەکە. بەڵێ نەبوونی سجن، نەبوونی چاکسازی، نەبوونی بنکەی پۆلیس، ئەمە جیاواز لە کاریگەرەکانی کە لەسەر هاتوچۆ هەیەی کاریگەرەکانی دیکەی چی دەبێت تایبەتی لە ڕووی گواستنەوەی سجنەکان، لە ڕووی گواستنەی بەدکراوەکانەوە بۆ سلێمانی؟ دیارە هەر ڕاگیراوێت کە لێرە ڕاگیرێ کێشەیەکی هەیە بە بڕیاری بەڕێز دادوەر ڕاگیرێ. زۆر جار کێشەکان پێویستی بەوەی ئەو کەسە لە شوێنێکی سەلامەت بێت و هیچ کەسێک نەزانێت ئەو شوێنە لەکوێوە بۆ ئەچیتە ژوورەوەیان لەکوێوە دێتە دەرەوەیان هیچ هەواڵێکی لەسەری نەبێ. لە کاتێکە ئەو ڕاگیراوە فترێکی زۆر ئەمێنێتەوە، بۆی هەیە 6 مانگ بمێنێتەوە یان 5 مانگ بمێنێتەوە، 4 مانگ بمێنێتەوە. ئێمە ناتوانین لە لای خۆمان ئەو ماوە زۆرە ئەو ڕاگیراوە بهێڵینەوە، ئەبێ ڕەوانەی بەشی گرتن و گواستنەوەی سلێمانی بکەین. لە کاتی گواستنەوەی ئەم کەسە وەکو پێم وتن مەترسی ئەمنی و مەترسی هاتوچۆی ڕووداوی هاتوچۆی لەسەر دروستە بێ. بۆیە ئەگەر ئێمە بینایەکی تایبەت بە خۆمان هەبێ وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگا کە سژنێکی مۆدێرن بێ بگونجێ لەگەڵ پرەنسیپەکانی مافی مرۆڤ و لەژێر چاودێری دەستەی سەر بەخۆی مافەکانی مرۆڤ و داواکاری گشتیا بێ، ئێمە لەو گرفتە نەجاتمان نەبێ و هاوڵاتیان بۆ چاوپێکەوتنێک 100 کیلۆمەتر نابڕن کە بچن بۆ پارێزگای سلێمانی بۆ زیندانی بەشی گرتن و گواستنەوە لەوێ یان لە چاکسازی گەوران لەوێ لە زیندانەکان چاویان بە کەسوکاریان کەوێکە ئەمەش لە ڕووی ئابوووریەوە لە بەرەوەی پارێزگای هەڵەبجە داهاتی خەڵکەکەی تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن دیاریکراوە، تەنها ئەوەی هەیەی موچەیەک و بژێویەکی دیاریکراوی هەیە. لەبەرەوە پێویستمان بەوەیە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ پلانێکی تایبەتیان هەبێ بۆ پارێزگای هەڵەبجە کە کردنەوەی چاکسازیەک و بەشێکی پۆلیسی گرتن و گواستنەوە و بینایەکی سژنی مۆدێرنە بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە و بۆ پارێزگای هەڵەبجە. بۆکردنەوەی ئەم پێداویستیانت پەیوەندیتان بە لایەنی پەیوەندیدارەوە کردووە؟ وەڵامی ئەوان بۆ ئێوە چی بووە؟ بەڵێ ئێمە چەندین جار بەڕێز پارێزگاری هەڵەبجە مامۆستا ئازادمان بەنووسرا و لەو بارەیەوە ئاگادار کردوێتەوە و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤمان ئاگادار کردووە و بەنووسراوی ڕسمیش بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس و وەزارەتی ناوخۆمان لە بوونی ئەو پێداویستیانە ئاگادار کردوێتەوە. بەڵام دیارە ئیتر خۆتان ئەزانن ماوەیەک پێش ئێستا قەیرانی دارایی هەبوو بە هیوای ئینشاءڵڵا لە داهاتووە ئەو پلانانەی کە بۆ پارێزگای هەڵەبجە هەیە بخرێنە سەر پێوە بە زووترین کات ئەو داواکاریانەی ئێمەش جێبەجێ بکرێ. بەڵێ پلانی پۆلیس، پلانی ئێوە بۆ ناوچە گەشتیارەکانی ئەو سنوورە چییە؟ ئێمە لە هەموو ڕۆژانێکی هەینی و ڕۆژانی شەمە مەفرەزەی پۆلیس و تیمی تەندروستی مەفرەزەی هاتوچۆ لە شوێنە گەشتیاریەکان لە ناحیەی بیارە و شارەدەی تەوێڵە و
قەزای خورماڵی خۆشەویست ئێمە مەفرەزەی پۆلیسمان لە شوێنە گەشتیاریەکان هەیە و هەر هاوڵاتیەک ڕووداوێک یان کێشەیەکی هەبێت ئێمە دەست بەجێ لە ڕێ ئەو تیمانەوە بەهانایەوە ئەچین و ئەم ساڵ لە سەیرانگەی ئەحمەداوا هێزەکانی پۆلیس و هاوڵاتیانی خورماڵ بە تایبەتی لێرەوە ئەمەوێ سپاسی دوو گەنجکەم کە شێرزاد و کاکۆسار باوکاری هێزەکانی پۆلیس چەند یەک دوو هاوڵاتیان لە مردن ڕزگار کرد کە کەوتبوونە ناو ئاوەکەەوە. ئێمە لەو شوێنانەی کە هاوڵاتی لێبێت ئێمە پلانی خۆمانمان هەیە کە بەدەمەوە چوون و ئامادەکاریی باشیان بۆ بکەین بۆ ئەوەی کاتێکی باش و کاتێکی خۆش وە کاتێکی ئارام بەسەر برن لەبەرەوەی هاتوون بۆ شوێنێک کە ئێمە پایتەختی ئاشتین لەبەرەوە لە کاتی گەشتیارەکەشیانە کە ئەوان هاتوون بۆ سنوورەکەی ئێمە ئەمانوێ بە ئاشتی و بە خۆشی و بە دڵخۆشی بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵ و کەس و کاری خۆیانەوە. ژماری پۆلیسەوە لە پارێزگای هەڵەبجەدا لە ئێستادا ئایا ژمارەکە بە گوێرەی پێویست هەیە؟ بەڵێ دیارە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە پێویستێکی زۆری بە میلاک هەیە. ئەم بەڕێوەبەرایەتیە پێشتر بەشێک بووە کە ئێمە قەزا بووین هەر بەو ژمارەوە کە هەمان بووین بە بەڕێوەبەرایەتی. ئێمە لە یەک بەشەوە ئێستا بووین بە 12 بەش و 10 بنکەی پۆلیسمان هەیە هەر بەو ژمارە پۆلیسەی کە پێشتر هەمان بووە. هیچ دامەزراندنێکی نوێمان بۆ نەکراوە و پێویستێکی زۆرمان بە دامەزراندن هەیە کە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر کارمەندەکانمان تەمەنیان هەڵکشاوە بۆ سەرەوە و ڕۆژانە کارمەندمان لێ خانەنشین ئەبێ و کارمەندمان لێی کۆچی دوایی ئەکا. لەبەرەوە پێویستمان بە دامەزراندنێکی باشەیە بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە کە خۆی ببینێتەوە لە سەر و 500 میلاکەوە. بەڕاستی اینجا ئێمە ئەتوانین کارەکانمان وەک پێویست بە دڵی هاوڵاتیان ڕابپەڕێنین. لەبەرەوە ئێمە چەندین جار داوای دامەزراندن و پڕکردنەوەی ئەو میلاکەی کە هەیە بۆ پارێزگای هەڵەبجە کردومانە. هیوادارین لە داهاتووە ئەو دامەزراندنە بە تایبەتی بۆ هێزە ئەمنیەکانی پارێزگای هەڵەبجە بکرێ کە ئێمە ئەڵین پۆلیس میلاکی کەمە بە هەمان شێوە هاتوچۆ میلاکی کەمە بەرگری شارستانی و پۆلیسی دارستان و ژینگە و تا ئێستا بۆی کەمی میلاک بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ژنان لە پارێزگاکەی ئێمە نەکەوتۆتە سەر پێی خۆی کە کارەکانی ئەنجام بدا و چەندین بەڕێوەبەرایەتی تر هەیە کە تا ئێستا نەکراوەتەوە لەبەر کەمی میلاک و نەبوونی ژمارەی کارمەند. بۆیە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس پارێزگای هەڵەبجە زۆر پێویستمان بە دامەزراندن هەیە و میلاکەکەمان زۆر کەمە. بەڵێ باپڕکردنەوەی ئەو میلاکانە ڕێژەی بێکاری لە پارێزگاکەدا بەرەو کەم بوونەوە دەچێت ئەمە ئەتوانێت هەریکار بۆ خەڵکی ناوچەکە دابێ بکات؟ دامەزراندنی هەر تاکێکی هەڵەبجەیی هەورامانی شارە زووری کە پێکەوەین و لە سنووری جوگرافیایە کە ئاژین پێی ئەوترێ پارێزگای هەڵەبجە ئاوەدانکردنەوەی ماڵێکە کە چەندین ساڵە چاوەڕێی دامەزراندن و چاوەڕێی ئەوەیە هەلێکی کاری بۆ بڕەخسێ بۆ ئەوەی سوودمەند بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان و موچە و داهاتێک بۆ ئەوەی بژێوی ماڵ و مناڵی پێپڕکاتەوە یان کەسی کوڕێکی گەنجە چەندین ساڵە زانکۆی تەواو کردووە و پەیمانگای تەواو کردووە بە ئومێدی ئەوەیە لە ڕیزی هێزەکانی ئاسایشی ناوخۆدا بمەزرێ. هیوادارین دامەزراندنێکی تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە بکرێ بۆ هێزە ئەمنیەکان لەبەرەوەی پێویستێکی زۆرمان پێیەتی. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەقید بەرزان عوسمان وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆ کوردستان نیوز لەگەڵ ئێمەمان. زۆر سپاس بۆ بەڕێستان.